سڵاتان لێوێ بەخێر بێنەوە جارش ئەمە دانیشتنی پێنجەمە لە دانیشتانەی لە گروپی ناوەندی هێزر ڕێکمان خستووە. دانیشتنی پێشوو باسی تالیسمان کرد. من لە سەرەتای دانیشتەکانیشا باسی ئەوم کرد کە ئەوانەی کە لە هینەوە لە تالیس و لە زۆربەی زۆری پرۆسپراتەکانەوە بەجێماون زۆر کەمن. مەسەن بۆ نمونە ئەمڕۆ کە باسی ئەنەکسیماندرۆسەکەین یەک با بڵێن یەک پاراگرافی ئەنەکسیماندرۆس پارێزراوە گەیشتۆ بەدەستمان. ئەوانی تر هەمووی لە دەستی یەکەم و دووەم یان لە جێڕانەوەی یەکەم و دووەمەوە بەدەستمان گەیشت. یا ئاریستۆتەلیس باسی کردووە یا چەند توێژەرێکی تری وەکو ئاریستۆتەلیس یان چوزانم کابرایەکی زۆر حەزی لە فیزیا بووە وەکو ئایتۆس و پۆلیتۆس و زۆرێک لە توێژەرەکانی تر هیە و سەردەمانە 300 دواتر 800 دواتر یا 500 دواتر. باش یعنی ئێستا دەست پێکەین. با بێنە سەر باسەکەی خۆمان. وتمانم وانەیە ئەم دانیشتە باسی ئەنەکسیماندرۆسەکەین و ئەنەکسیماندرۆسیش ئەوەی کە تا ئێستا پارێزراوەی کە خۆی نووسیوێتی با بڵێن ئەڵمانیەکان نایان ناوە فراگمنت، یعنی ئەو نووسینە ڕەسەنەی کە خۆی نووسیوێتی تەنها یەک نووسینی 2 دێڕیە 3 دێڕیە لەبارەی بنیابینیەکەیەوە کەویش باسی یەکەم سەرەتاکە. یەکەم سەرەتا لای ئەنەکسیماندرۆس چییە؟ بەڵام پێشەوە حەزم کرد لالە بیری هێنامەوە زیاتر لە دانیشتنی لەبارەی تالیسەوە باسیمان نەکرد. باسی ئەو با بڵێن نوکتەیەکەیە لەسەر تا یا بەسەرهاتەیە لەسەر تالیس کە هینە تۆزە گاڵتەکردنە بە تیۆری باشە یا با بڵێن بەو دیدە زانستی کە تالیسەیوە. ئەوش ئەوەی خەڵکەکەی مەسەن بۆ منە خەڵکی میلیتیۆس پێیان وتیان ئەم تیۆریە چی ئیسفادەیەشیوێ، یعنی ئەمە سوودێکیە نان بۆ تۆ پێیاکە ئەمە تیۆریە گاڵتەیان پێ کردو تۆ مەعەدەل هەر خەریکی ئەم شتانەیت و سەیری ئاسمانەکەیت و تەنانە دەوەش ئەو بەسەرهاتێک کاڵێ سەیری ئاسمانەکەیت و بەتەمای شتێ لە ئاسمانە ببینی بەڵام بەرپێی خۆت نەبینی کەوتە چاڵەکەەوە وەڵحاصل ئیتر تالیسیش طبعا یەکسەر جوابیان نایەتەوە بە پێی ئەوەی کە مەسەن بۆ نمونە زانستی بەکارهێناوە یا با بڵێن ئەپیستیمی بەکارهێناوە بۆی کە پێشبینی داهاتووی پێ بکات. چونکی تۆ کە لە هۆکاری شتێکە کۆڵیتەوە حتممە نەبێ بشزانی لە پەرەسەندنەکە ئەم شتە چی بەسەریە. مەسەن بۆ نمونە ئاو لە دۆخەکانە چ بارێک وەرەگرنەکەونە ژێر چ بارێکەوە لە دۆخی ساردیا چی دێ لە دۆخی گەرمیا چی دێ وەڵحاصل تا کۆتایی تۆ بێ مەسەن کە با بڵێن چاودێری شتێکە کرد پێشبینیەوەش بکەی لە دۆخەکانەکەونە چ بارێکەوە بەم شێوەیە ئەڵێ ئەو کاتێک کە مەسەن بۆ منە پێشبینیەوەی کردووە لە ساڵی با بڵێن لە ساڵێکیانە هین باشە بێ کەش و هەوا باشە بێ و لەبارە بێ بۆ قشت و کاڵۆ ئەوانە بەروبوومێکی زۆری زەیتون لەو با بڵێن لەو ساڵای ئەڕێتەوە. تر تالیس بۆی وەڵامی ئەم گاڵتەکردنە بە تیۆری باتەوە، یعنی بیسەلمێنەکە فەلسەفە یا زانست لە بواری پراکتیکی شاتوانێت ئیش بکات ئەچێ هینەکات دەچێ هەموو ئەو کارگانەی گوشینی یا مەسەڵەن هاڕینی زەیتونە گرێ بە ئیجار لە میلیتۆس و شارێکی نزیک میلیتۆسی ژوابتان بڕۆدۆس ئەگەر هەڵە نەبێت جەزیرەیەک کە ئەو کارگانە ئاگرێ بەکرێ بە ئیجارێک گرێ لە نابێت بۆ هیچ کەسی ئیشکەنەوە پارەتانێنە ساڵی داهاتوو بەس بۆ من ئیشەکەن. کاتێکیش کە ساڵی داهاتوو مەسەن کە شو هەواکە باشە بێت و ئیتر بەروبوومێکی زۆری زەیتون خەڵکەکە بەروبوومێکی زۆری زەیتونیە بێ ئەچنێ بێن بۆ کارگەکان سەحەب کارگەکان ئەڵێن ناتوانین بۆتان باڕین لەبەرەوەی ئێمە بەکرێ ژیراین ئەم ساڵ بەس ئیش بۆی نەکەین بۆ تالیسەکەین بۆی ئیشتان بۆکەین دەبێت بچین بەلای کاک تالیس. ئەیتر هەمووشیان دەچن بەلای تالیس و تالیس پارەیان لێ وەرەگرێ و مامەڵایان لەگەڵاکە وەڵحاصل پارەیەکی زۆر پێیاکە تالیس و دواتریش هەموو خەڵکەکەی میلیتۆسکەوە کاتەوە و پارەکە بەسەریانە دابەشەکاتەوە و پێشانەڵێ ئەڵێ من کە نامەوێ مەسەن بۆ نمونە سەرقاڵین بۆی پارە پێیاکەم یا بەدوای شتی مادیەوە نیم و سەیری ئاسمانەکەم میوە نییە کە ناتوانم یا مەسەن بۆ نمونە ئەمە توانین بڵێن لە فەلسەفە و زانستیشە
هینی کەین یعنی بیکەین بە موشی فەلسەفە و زانستیش کە مەسەلەن زۆر گرنگی نایە بەم شتانە هیەوە نییە کە ناتوانێت وەکوی کە تالی سەڵە لە بەڵام لەبەرەوەی کە خۆم حەزم لەو شانەیە حەزم لێ بزانم لە ئاسمانات چییە ڕاوسەری ئاسمان کۆم سەیری ئێستێرەکان بکەم یعنی بە پراکتیشی ئەی سەلمێنێ کە فەلسەفە و زانست دەتوانێت لەباری پراکتیشیشە چۆن مەسەن لە ڕۆ تیۆریەکەیەوە ئەزانن مەسەن شتێ بدۆزنەوە یا شتێ بکەن لە پراکتیشیشە بە هەمان شێوەتوانن نەو شتە بکەن شتێکی تریش کە لە بیرم چی بوو جاری پێشوو ئەوە بوو نازانم باسم کرد لە دانیشتەکانە بەڵام لەگەڵ شاهیدا حتمما باسم کردووە ئەوە بوو کە تالیز بۆی بیسەلمێنە کە هەموو شتەکان ڕۆحیان تایە گیانیان تایە بەخێر بۆی یەکێتی ئەو یەکێتی بدۆزێتەوە لە بینی با بڵێن دنیا گەورەکە و دنیا بچووکەکە یا دنیا گەورەکە وتمان گەردوونە ئەوەی وتمان دیزایانی مەزن و دیزایانی بچووک بۆی ئەو یەکێتیە بدۆزێتەوە ناچار بوو کە مەسەن بۆ نمونە خۆجوڵێنی یا مەسەلەن خۆ بەهێزکردن خۆ هێزدان بەخۆ لەناو ئاوا هین بکە بسەلمێنێ ئەویش بە شتێک بەوەی کە مەسەلەن ڕۆحی تایە ئاو مەسەلەن ڕۆحی تایە وەکو هەموو شتەکانی تریش ڕۆحی تایە تەنانەت لەبارەی کینیشەوە موگناتیسە لە ڕۆحی تایە لەبەرەوەی ئاسنەکانی تر ڕاکێشێ ئاسنەکانی تر ڕاکێشێ ئەم ڕۆحتیابوونە ئەگەڕێنێتەوە بۆەوەی کە مەسەلەن شتێک هێنێتە جوڵە هەر شتێکی تر بێنێتە جوڵە یا بجوڵێ معنایە ڕۆحی تایە لێرەوە ئەو بۆچوونەی کە مەسەلەن دنیا یا گەردوون ڕۆحی تایە یعنی لێرەوە سەرچاواگرێ بۆی کە تۆ بیسەلمێنی یەکەمین سەرەتا چییە یعنی لە هەر شوێنیشتر ئەگەر باسی ئەمەمان کرد مەمەسمان لەوەیە کە ئەمە بۆ سەلمانیەوەیە کە بزانین ئەو یەکەمین سەرەتایە خۆ جوڵێنەرە و ئەوانی تریشە جوڵێنێ یعنی جوڵە مادە نییە هەتایی وەکوی ئاریستۆتلی سێرە بە هەر حاڵ ئەو نووسینەی کە پارێزراوە لە هینەوە لە ئەنەکسیماندرۆسەوە ماوەتەوە یەکەم جار باسیەوەکەین ئەڵێ ئەنەکسیماندرۆس واڵێ سەرەتای بوونەکان نە ئاوە نە هیچ توخمێکی ترە بەڵکو ئاپیرۆنە ناکۆتاییە یا ناکۆتایە ناکۆتا مەبەستمان لە شتێک کە هەر خۆی ناوی ناکۆتایە و چۆنەڵێن ئاو هەوا خاک یا ئاگر شتێکی تر هەیە کە ناکۆتایە کە ئاسمانەکان و دنیاکان یا کۆسمۆسەکانی لێ هاتووە و چارەنووسیانەوەیە کە بگەڕێنەوە بۆ ئەوێ یعنی لەوێەوە هاتوون لە ئاپیرۆنە لە ناکۆتاوە هاتون و ئەشگەڕێنەوە بۆ یعنی وە چارەنووسەکان ئەگەڕێنەوە بۆ ناکۆتە بالضبط من لە هەموویە هەیە طبعا یەکەم جار باسمان کرد یعنی لەوە هاتوون ئەمە لە پرسیارە ئۆرفۆسێکۆ دەست پێیەکە یەک ئەبێ بە فرە و دوایش لە فرۆ ئەگەڕێنەوە بۆ یەشێتە سەرەدایەکەیان ئەڵێ چارەنووسەکەشانەوەی کە بگرێنەوە بۆ ئێوە کاتێک کە لە ناوچوونەکەیان مەسەلەن سوورێکی تاوا دروستەکە یعنی تاو کامڵە بێ ئەگاتە باڵێن لووتکەی لە ناوچوون و پێتر ئەگەڕێنەوە بۆ ناکۆتە ئەڵێ بەو شێوەیە ئەنەکسیماندرۆس ئەڵێ بەو شێوەیە سزا ئەدرێن و بە پێی ئیشەکەی خۆیان مەسەلەن یا لە بەرامبەری ئەو ناحەقەی کە کردویانە ناحەقەکەیان ڕاست دەکەنەوە تا ڕادەیەک ئەمە ڕەهەندی زانستی تایە ڕەهەندی فەلسەفی تایە ڕەهەندی ئەخلاقیشی تایە ئاینیشی تایە بالضبط یعنی هەموو ڕەوەندەکان تیا لەم چەندێ ڕایە طبعا هەر لەم هینە لەم چەندێ ڕایە زۆربەی زۆری توێژەرەکان مەسەن کە لێکدانەوەیان بۆ کردو خوێندنەوەیان بۆ کردووە ئەوانش لەوانەیە هەر فعلا نووسینی ئەنەکسیماندرۆس بێ بەڵام نەگەیشت بێتە دەستێ مەتە یعنی ئەمڕۆ فەوتا بێت و زانم نەدۆزرا بێتەوە تا ئێستا بەڵام ئەوان باسییان کردووە چەند کەسێکی ترن ئەڵێن ئەنەکسیماندرۆس پێی وا بوو کە ئەم چوار با بڵێن چوار توخمە سەرەکی وەکو ئاو و ئاگر و خاک و ئاو ئەم چوار توخمە
چوار هێزی با بڵێن چوار هێزی یەکسان یعنی هەر یەکێکیان هێزەکەی بەقەی ئەوی تر هەبوو و هەڵەشە مەسەلەن بۆ نمونە ئەڵێ هەڵەیە کە تۆ بڵێ ئاو باڵاترە لە خاک یا لە ئاگر یا لە هەر توخمێکی تر چونچی ئەگەر کاتێ وتر مەسەن بۆ نمونە ئاو باڵاترە لە هەر توخمێکی تر ئەو کاتە مەسەن باڵایی ئاو لەوەیە دەرەکەوێت کە کاتێک کە ئەگاتە لوتکەی دەسەڵاتی خۆی و باڵایەکەی خۆی دۆزێتەوە ئیترە بێ هەموو دنیا ببێ بە ئاو یعنی ئاو هەموو شتەکان داپۆشێت یعنی بە شێوەیەکی تر ئەگەر ئاو بۆ شێوەیە بێ ئەو کاتە منیش لە شێوەی ئاوا یعنی هەموو شتێکم هەر ئاوە بێ ئەم مێزەی بەردەستمان هەرە بێ لە ئاو دروست بێ ئیتر وەڵحاصل بەم شێوەیە قەینا بەشێکی لە ئاوکەیە جێ تەمان باسی وەکامە لە باسی دادپەروەرەکە ئێستا ڕوونیەکەم بەڵامەوە لێ ئەگەر ئاو باڵایی مەسەن باڵایی ئاو بێن بەسەر تۆخمەکانی ترە ئەو کاتە ئیتر هەموو شتێ بێ بە ئاو یعنی هیچ شتێکی تر نامێنێ هەمووی یعنی یەک ڕەنگە بێ یەک توخمە بێ ئەو هینە نابێ و لێبدشێ بینی توخمەکان نابێ لەوەی کە باسێکی مەسەن بۆ منە ئەو خۆشی ئەڵێت مەسەلەن دوانەیەشی یا با بڵێن جووتێکی هین دروستەکە لێک دژ دروستەکە با بڵێن ئەو بۆ شێوەیەش هینەکە ساردی و گەرمی خەسڵەتەکانی با بڵێن یان با بڵێن ناوەکەی تری باو هەوا و ئاگرن ساردی و گەرمی وشکی و تەڕیش کە ناوەکەی تری خاک و ئاون ئەڵێ ئەم جووتانە یعنی یەکەگرن لێکدژیە مەسڵ دوانەیەشی لێکدژن لەگەڵ خۆیانە هەمیشە لە شەڕە یعنی لە شەڕێکی بەردەوامی ناکۆتایە باشە وەکو مەسەن بۆ نمونە شەو و ڕۆژ شەو کاتە مەسەن کە شەوە لە 12 شەوایتر شەو گەیشتۆتە دوپلەی دەسەڵاتی خۆی یعنی باڵاییەکی تەواوی شەو هەیە بەسەر ڕۆژە بەڵام وردوردە لە دوای 12 شەوە ئیتر هەستەکەی مەسەن شەو بەرەو پاشەکشا چێ ئیتر ڕۆژێ جێگەیەکرێتەوە ڕۆژ کە جێگەیەکرێتەوە لە 12 نیوەڕۆیە بەڵام لە نیوەی ڕۆژەکاتە ئەو هینەی کە ئێوێ ئەو دەسەڵاتی کە ئێوێ ئەو باڵایی کە ئێوێ بەڵام لە دوای 12 وردە ڕۆژ پاشەکشاکە ئەنجا یعنی ئەم سوورە بەردەوامە لە بینی جوودە لێکدژەکانە بەردەوامە بۆیە مەسەلەن هینێکی سروشێکی یا با بڵێن تایبەتمەندیەکی دەورانی جوڵەیەکی دەورانی ئەیە بە ناکۆتە چونکە من نازانین ناکۆتا چییە ئەو کاڵێ ئاپیرۆن هەتا ئەمڕۆژ ینی دیاری نەکردو کە ئاپیرۆن مادەیە هێزە ئایدیایە با بڵێن فکرەیەکە شتێکی لەو بابەتەیە بەڵام ئەو هەروتێتی کە مەسەلەن بوونێگە بێ هەبێ کە هێزێکی باڵاتری هەبێ لەم چوار توخمە و تەنانەت ئەو هێزە ژوا بکە کە مەسەلەن ئەم چوار توخمە هاوسەنگی لە بینی ئەم چوار توخمایە ڕاگرێت یعنی وەکو حاکمێک وایە لە بینی لێکدژەکانە لێکدژی با بڵێن لە نێوان ساردی و گەرمی و تەڕی و وشکیە یعنی ئەو ئاپیرۆنەیە کەواکە مەسەلەن نەزمێکی داناوە بۆی هیچ کاتێ مەسەلەن بۆ نمونە وشکایی زاڵ نەبێ بەسەر تەڕاییە یا تەڕایی بە پێچەوانەوە و ساردی بەسەر گەرمیا و گەرمیش بەسەر ساردیە یعنی لەبەرەوەش ئەڵێ ئەم دەورانە مەسەن بۆ نمونە کاتێکە با بڵێن ساردی کاتێکە باڵایی خۆی بەدەسێنەمە ناحەقیەکە ئەمە تا ڕادەیەک هینێکی ڕەهەندی سیاسیشی هەیە تەمان لەو کاتە لە سەردەمی با بڵێن هاتن دنیای ئەو سیستەمە حکومڕانی دیموکراتیە بووە کە مەسەلەن دیموکراتەکان پێیان وا بووە سیستەمی حکومڕانی نابێت تەنها بە دەست لایەنێکەوە بێ و لایەنێک مەسەلەن بۆ مدەیەکی زۆر حکم بکە بەڵکوە بێ هاوڵاتیەکان لە ناو خۆیانە مەسەلەن ئەوانیش وەکو هێزێکی یەکسان لە ناو کۆمەڵگایە ئەبێ هینکەن ئەبێ ئەو حکومڕانیا و دەسەڵاتە لە نێوان خۆیانە بەشکەن با بڵێن مدەتێک کۆمەڵێک حکومکەن مدەتێکی تر کۆمەڵێکی تر حکومکەن یعنی ئەمە هەر سروشتی با بڵێن سیستەمی دیموکراتیشە چونکی لەلای هین لەلای هەموو فەیلسوفەکان کە لەگەڵ تۆ شاباسم کرد تا ڕادەیەک ئەو یاسا و نەزمە یا ڕاسا و یاسا
کۆمەڵگاییانە بەشێک بوون لە یاسا و ڕێسا گەردوونیەکان یان با بڵێن ئەو ئەنالۆجیایی کە لە تالیسا باسمان کرد دنیای بچووکەکە نمونەیەکی بچووکراوی دنیا گەورەکەیە و یەکێتێکیش هەیە لە نێوانیانە وەکۆی کە مەسەن بۆن منە ئەم دوانە بە یەکەوە بەستێتەوە ئەم دوو دنیاە بە یەکەوە بەستێتەوە و بە هیچ شێوەیەک ناتوانن مەسەن بۆن منە مرۆڤ ئەگەر بژمرێ هەر ناتوانێت لە ناو دنیا گەورەکەیە بچێتە دەرەوە یعنی ئیمکانی شتیوانی ئیلا و بالله لە ناو یەکێتێکەیە بەو شێوەیە کە ئەنەکسیماندرۆس باسی ناکۆتاکە یعنی باسی ئەو جوڵە بازنەیە دەورانەی بەردەوامە ناکۆتایی کە هەرگیز بە کۆتا نایە ئەم جوڵەیە یعنی وشکی و تەڕی یا مەسەلەن ساردی و گەرمی ئەسڵەن ئەمە لە ڕووی هینەوە لە با بڵێن لە ڕووی شکڵی جیۆمەتریەوە ئەمە لە هیچ شکڵێکی ترانێ غەیری بازنە نەبێت یعنی بەس بازنە ئەم هینەی هەیە ئەم سوورە بەردەوامە ناکۆتایی هەیە لە چوار بەشە شتیوامان نیە لە سێ گۆشایانیمانە بەس لە بازنەیە هەمانە و ئێمە یەک هینیشمان هەیە یعنی یەک جووتمان نییە یەک جووتی لێک دژمان نییە دوو جووتمان هەیە بۆیە مەسەن بۆن منە هینێکی تریەتە ئاراوە یا شتێکی تر بە خەیاڵەیە لە بازنە هینتریشە یعنی ئەولاتریشە کە ئەویش چییە؟ ئەویش با بڵێن شکلی گۆییە گۆیی مەسەن مەبەستمان لەوەیە کە لە هەموو لایەکەوە باز نەبێت اینجا ئەم شکلی گۆییە با بڵێن لە یۆنانیە پێڵەن سفێرە تا ڕادێک لە کوردیە ئەم گوشەیە وازام لەگەڵ توی باس کرد مامۆستا کۆسار تۆزە بە هەڵا هاتوتە ناو هینەوە ناو زمانی کوردیەوە و تا ڕادێک لە فەلسەفەی کلاسیکە با بڵێن بابەتی سفێرە زۆرە ڕوە ئەچێ بەلای ئەنەکسیمانیزەوە بە شێوەیە قسەی لەگەڵاکە دیمۆکریتۆس بە شێوەیەکی تر قسەی لەگەڵ سەرەکە تەنانەت ئەفلاتونیش بە شێوەیەکی تر قسەی لە سەرەکە سفێرە خۆی لە ڕاستیە مەبەستمان لە شێوەی گۆییە یعنی ئەو شێوە جیۆمەتریە گۆییەیە کە لە هەموو لایەکەوە خڕە باشە ئەنجا لە بازنەشە لە شکلی بازنەیە ئێمە هینمان نیە یعنی ناتوانین خاڵی سەرەتا و خاڵی کۆتایی دیاری بکەین باشە ئەمە لە لای ئیراکلیپتۆسش کە دوایی باسێکاڵێ هەمان با بڵێن خاڵی دەستپێک لە بازنەیەکە هەمان خاڵی کۆتاییشی ئەنجا ئەمە لە با بڵێن لە شکلی گۆییە هەر خراپتر ناتوانین خاڵی سەرەتا و کۆتایی هینکێن بۆ نمونە ئەگەر بەردە بێنین یا تۆپێک بێنین سەرەکەی ناتوانین بزانین کامیان سەرەتاکەی خاڵی سەرەتایە و کامیان خاڵی کۆتایە یعنی سروشتێکی تا ڕادەیەک هینی هەیە مەتەڵاوی هەیە جادووی هەیە وەکو چۆنەوەی کە مەسەن بۆ نمونە ئێمە ئەمڕۆ ئەگەر بە دوای با بڵێن چۆنەتی دروستبوونی دنیا ئەمڕۆ ئەڵەن باسی بیگ بان نەکرێت ئەی پێش بیگ بان چی بووە نازانین طبعا ئەم سروشتەی با بڵێن شکلی جیۆمەت هینیش گۆییش تا ڕادەیەک گاوە یعنی هەر خۆی لە خۆیان مەسەلەن مەجموعەی خەسڵەتی یاوە کە نازانین دوای ئەو چییە یعنی خاڵی سەرەتا و کۆتایی نییە بۆیە مەسەلەن ئاریستۆ لە پێناسەی ناکۆتاکەیە بۆی هینی کات مەسەلەن دیاری کات کە ئەنەکسیماندرۆس چیەڵێ ئەڵێ ناکۆتاکەی ئەنەکسیماندرۆس نە سەرەتای هەیە نە کۆتایی هەیە چونکە خۆی سەرەتای هەموو شتەکانە لەبەرەوەی ئەگەر سەرەتای هەبووایە معنایەوەیە لە دایکە بێت ئەزێت وەکو لە دانیشتنێک پێشوە وتمان هەر شتێکیش لە بزێت بە ناچاری ئەوێ بمرێت یعنی کۆتاییەشی هەبێت وەکو چۆن ئەگەر هەر شتێک بمرێت معنایە سەرەتایەشی و هەر شتێک سەرەتایەشی و معنایە کۆتاییەشیە طبعا مردن یعنی لە ناوچن خۆی کە لەگەڵ ناکۆتایە نایەتەوە بەڵام ئەو با بڵێن ئەو سروشتەی کە هین هەیەی ناکۆتا هەیەی ئەم سوورە بەردەوامەی زان و یا مەسەلەن لە دایکبوون و لە ناوچوونە یعنی هەر شتێکە لە ناوچێ دووبارەیەتەوە ناو دنیا و جارێکی تر بە سوورەشی تری ناوکاتە ناو ژیانە ئاڕوا و تا ئەگاتەوە ئەو با بڵێن ئەوەی کە خۆی لێرایە باسێکە لە ناوچوونەکەی کامڵە بە یا سوورەکەی تەواوەکە تا ئەگاتە ئەو سوورە لە ناوچێ ئەمرێت و دووبارە یەتەوە دنیا یا ئەزێتەوە ئەنجا ئاریستۆڵێ
سەرەتاکەی ناکۆتاکەی ئەنەکسیماندرۆس نەک هەر هیچ سەرەتایەکی تری نییە، هیچ شتێکی تر نییە لە پێش ئەوە، بەڵکو خۆی سەرەتایە بۆ هەموو شتەکانی تر و هەموو شتەکانی تریش لە خۆیەگرێ. طبعا ئەو ناڵە لە خۆیەگرێ، بەڵام با بۆ تێگەیشتنیوە بڵێن لە خۆیەگرێ، هەموو شتەکانی تر لە خۆ ئەگرێ و حکمیشیانەکات. لە زمانی یۆنانیە ناوێکێ بۆ ئەم لە خۆگرتنە ئەوان پێڵێن، یعنی ئەگەر بیکەینەوە بە کوردی پێڵێن تێخان، یان لەوانێ بە زمانی تۆ بێڵێن لەرەجانەڵە تێگە. تێخان یا تێگە ئەو شوێنەیە یا ئەو شتەیە کە شتێکی تێگە. مەسەڵەن بۆ نمونە ئێستا ئەو دەبەیە کە ئاوەکەی تایە ئەوە تێخانەکە بۆ ئاوەکە. ئاوەکە چییە؟ ئاوەکە ئەو تێخراوەیە کە کردومانەتە ناو تێخانەکەەوە. ئەنجا ئەمەی لێرە ئاریستۆ باسیەکە، یعنی بۆی ئاوەڕوونیەکەمە بۆی بزانین باسی چیەکەین ڕوونتر بێ ئەوەی کە ئاریستۆ لە پێناسەینەکەیە باسیەکە ئاپیرۆنیەکەی ئەنەکسیماندرۆسە ئەڵێ ناکۆتا تێخانە بۆ هەموو ئەوانی تر، یعنی هەموو ئەوانی تر مەبەستی لە چوار توخمە سەرەتاییەکەی ترە، ساردی و گەرمی و تەڕی و وشکی. لەناو ئەم تێخانەیە مەسەڵەن بۆ نمونە دنیای سروشتی یا دنیای فیزیکاڵی دروستە بێت، لەناو تێخانەکەیە دروستە بێت، نەک لە دەرەوەی تێخانەکەیە. و ئەم تێخانە با بڵێن ناپیرۆن وەکو تێخانێت حکمی تێخراوەکانیشیەکە، حکمی با بڵێن تەڕی وشکی ساردی و گەرمیەکە، یعنی بە یاسایەکی خۆی یان بەو هێزەی خۆی بەو یاسای خۆی بەو هۆشەی خۆی حکمی ئەمانەکە یاسایان بۆ دانێت، هاوسەنگیە پارێزێ لە بینیانە. مەسەڵەن بۆ نمونەی تر بە حەج نەزمێک کە ئەو هەیەی لە ڕێگەی هۆشەوەیە هێزەوە هەرچێکی ترە کە بە دواتر لای ئەناکساگۆراس و لای ئەناکساگۆراس دەبێت بە هۆش بە عەقڵ وەکوی کە پێڵەن عەقڵ، لە لای ئەکلیدیش دەبێت بە هێز. تەنانەت ئەمڕۆ لە هێرشا لە فیزیاش باسی هێزەکانەکە چوار هێزە سەرچێکی کە تا ئەمڕۆ باسەکرێ لە فیزیایە. یعنی لە ڕێگەی هێزێکەوە بەو شێوەیە کە مەسەڵەن هین باسێکە ئاریستۆ باسێکە حکمیانەکە مە بەسیوەیە کە یاسایان بۆ داهانێ و هینیشیانەکە ڕێکیانەکە و هاوسەنگەکە پارێزێ، یعنی ئەو هینەی هەیە، ئەو با بڵێن سروشتە حاکمی هەیە و سروشتە دادوەرەی هەیە لە چیەوە واڵێ لەبەرەوەی ئەنەکسیماندرۆس وشەی هین بەکارێنێ، وشەی ئەو وشانە بەکارێنێ کە لە دادگاشا بەکارێنێ، مەسەڵەن باسی ناحەقیەکە ئەڵێ سزا ئەگرێن، یعنی مەجموعەیە کەلیمەی مەحکەمە بەکارێنێ. بۆیە ئاریستۆش باسی هینەکە، باسی حکمەکە. طبعا لە زمانی یۆنانیە حکم هەتاکو ئەمڕۆژ بە هین باسەکرێ، یعنی ناوەکەی تر حکم ئەرشیە، ئەرشی یعنی سەرەتا. تان وشەی ئەنارشیزمیش خۆی ئەنارشیکۆیە لە زمانی یۆنانیە، ئەوەی کە ئەڵێ ئەنارشیزمەکان ئەڵێن ئێمە هیچ سەرۆکێکمان نییە و هیچ یاسایەکی لە خۆمان بەسەرەوتر نازانین، ئەمانە هەر لێرەوە هاتووە. یعنی ئەم پێناسەی ئاریستۆ کە باسی حکمەکە با بڵێن حکمڕانەتی ناکۆتاکە بەسەر ئەوانی ترە لەوە هاتووە کە لە ڕەسەنەکەی خۆیە ئەنەکسیماندرۆس باسی ئەو سزا و ناحەقیەکە کە مەسەڵەن توخمەکانی تر هەیەن. وەڵحاصل ئێمە شتێکمان هەیە تێخانە بۆ هەموو تێخراوەکانی تر، یعنی تا ڕادەیەک بڵێن ئەم تێخانە شوێنە بۆ هەموو شتێک کە یەتە ناو دنیاوە یا یەتە ئاراوە، خۆی کە لە هینا باسماکرد لە دنیا بینێ ئۆرفێوسەکە باسماکرد وتمان یەکەم جار فانیسە دەرکەوتن، دووەم جار شەوە، سێم جار ئورانۆسە. ئورانۆس مەبەستمان لە ئاسمانە ئەو شوێنەیە کە مەسەڵەن هەر شتێک بێتە بوونەوە ئەبێ شوێنە هەبێ بۆی تیا بێتە بوونەوە، یعنی شوێن شتێکی زۆر زۆر گرنگە. ئەنجا ئەنەکسیماندرۆس ئاپیرۆنەکە بە خودی شوێنەکەش، یعنی ئەیکا بە خودی شوێنەکەش و ئەشیکا بە خودی با بڵێن ئەو دەسەڵاتە و ئەو هێزە و ئەو هۆشەی کە ئەوانی تریش ڕێکەخە، ئەوانی تریش لە خۆیەگرێت و ئەم سروشتەی خۆشی کە هەیەی سروشتە ناکۆتاییەکەی و ئەو شێوە با بڵێن گۆیەی، ئەو شێوە گۆیەی کە لەناو خۆیان ئیشەکە ئەیا بەسەر ئەوانی تریشە، ینی فەرزەکە بەسەر ئەوانی تریشە.
چونچی ئەبێ ئەوەی کە لە تێخانەکە هەیە لە تێخراوەکانیشا هەبێ باشە ینی ئەو با بڵێن بە زمانی دینی بیڵێن دینی مەبەسمان لە هینە زمانە ئۆرفۆسیەکە ئەگەر بیڵێن یا بە زمانی دینی ئەمڕۆژ ئەگەر بیڵێن ئەو شتە ئەگەر مەسەن بۆن بنە چونکی وا پێچێ لە لای زۆرێک وا پێچێ کە ئەمە مەبەست لە خوایە خوا ئەبێ هەموو ئەوانی تر حکم بکە و بەشێک لە خۆشی لە ناو هەموو شتەکانی ترا هەبێت لە ناو هەموو شتەکانی تریشە یعنی ئەم بەشێک کە لە خۆیان هەبێ ئەم لای دیۆجێنیسی لە ئەریتۆس ئەڵێ ئەو ئەڵێت هەموو شتەکان لە خۆ ئەگرێت ناکۆتا هەموو شتەکانی تر لە خۆ ئەگرێت و چواردۆری بڵێن دەوری هەموویانی یاوە بەڵام ئەوەی کە ناگۆڕێت جێگیرە خودی خۆیت باشە جا ئەم جێگیری و نەگۆڕیەش تا ڕادەیەک با بڵێن لە دنیا بینیە هینەکەیەوە با بڵێن لە ڕوایینەکەیەوە فەلەک ناسی و تەنانەت زەوی ناسیەکەشیوە هاتووە کە مەسەن ئەوەی زەوی چیە مەسەن ئەستێرەکان چین چونکی بۆ هەموو با بڵێن تەنە ئاسمانیەکانیش ئەڵێ چونکی لێرە ئەڵێ پیرۆن کە هەموو ئاسمانەکانیش مەبەستی لە گەردوونەکانە یا مەسەن لەو بۆشاییانەیە کە تەنە ئاسمانیەکانی پیاوەکو خۆر و مام و ئەستێرە و ئەوانەی تر و دنیاکانیشی لێوە هاتووە دنیاکان طبعا ئەوەڵە کۆسمۆس لە زمانی یۆنانیە کۆزمۆس باسمان کرد لە دیاکۆزمۆیەوە هاتووە کە دواتر فیساگۆراسێکیا بە دنیا ئەمڕۆ پێڵەن گەردوون بە کۆزمۆس بەڵام وازان ڕاستەکەی هەرەوەی کە خۆی لە زمانی ڕۆژانەی یۆنانیە کە بەکار هاتووە ئەمڕۆژ هەر بەکاریێنن کۆزمۆس مەبەستیان لە دنیایە باشە لە زمانی ئەم ڕۆژاوەکو پێموتی ئێمە دنیای مێرولەکانمان هەیە دنیای نازانم مرۆڤەکانمان هەیە دنیای جیهان تا ڕادێ بە جیهانیش باسەکرێ هینە یعنی دنیاکە ڕاسترە تا ڕادێک لە گەردوونەکە بەڵام ئەگەر گەردوونەکەش بێ هیچ کێشەیە دروست ناکە چونکی خۆی کە باسی دنیاکانەکە ئەمڕۆ مەسەڵەن تێزێکی واشەیە باسی فرە گەردوونیەکە یا گەردوونی هاوتەری من زۆر شارەزانی بەڵام شتشی هاو باسەکرێ لەسەر ئەو بابەتە و لە ڕووی هینیشەوە لە ڕووی بایۆلۆژیەوە ئەنەکسیماندرۆس زیاتر وا دەرەکەوێت کە ئەو یەکەم جار پێش داروینیش پێی بەوە بردبێت کە مرۆڤ هەرەی سندووە بۆ بم بوونەوەرەی ئێستا چونکی سەرەتا با بڵێن ژیان لە ناو ئاوا هەبووە با بڵێن زەوی هەمووی ئاو بوو ئاو دایپۆشیوە ئەمەش تا ڕادەی لەوانە کاریگەری تالیسی بەسەرەوە یا مەسەڵەن چۆن بڵێ حەزی نەکرد بێت دڵی مامۆساکەی بشکێنێ بڵێ سەرەتاکەی ئاوە بەس ئەو یعنی جیاوازی هەیە لە نێوانەوەی کە مەسەن بۆن بڵێ یەکەم سەرەتا ئاوە لەگەڵ ئەوەی کە مەسەن بۆن بڵێ یەکەم جار دنیا ئاوی زەوی ئاو چونکی ئاو چێ دروستی کردو ئێمە ئەو کاتە ئەناکسیماندرۆس جوابێتەوە ناکۆتا ئاپیرۆن دروستی کردووە ئاڵێ ئەو کاتی کە زەوی هەمووی ئاو بووە بە بۆنەی تیشکی خۆرەوە یا مەسەن گەرمایی خۆرەوە یا ئەستێرەکانەوە کاتێ ئاو بووە بە هەڵم وردەوردەیتر خاک پێیا بووە ئەو گیانەوارانەی کە لە ناو ئاوا ژیاون گیانەوەری زۆر سادە بوون ئەیتر کە مەسەن بۆن منە ئاو پاشەخشەی کردووە و خاک هاتووە ناساد مخوام بگونجێنن لەگەڵ هینەکەیە لەگەڵ ژینگە وشکەکەیە ئیتر وردە وردە بەپێی ئەم خۆگونجانە هێنی کردووە تەتەوری کردووە و بوونەوەری ئاڵۆستری لێپیا بووە و ئەم بوونەوەرەش لەگەڵ پەرەسەندەکانە بۆ شێوەیە گەیشتە بوونەوەری زۆر ئاڵۆزی لێپیا بووە کە هیچ مرۆڤە یعنی مەبەستم لە چییە ئەوان هەموو فەیلسوفەکان تەنانەت تالیسیش کە پێش ئەمیش بووە یعنی هینیان کردووە سەیری هەر شتێکیان کردووە یان لە هەر شتێکیان کۆڵیوەتەوە سەیری ئەوەشیان کردووە لە ناو کاتا چیان بەسەریە لە ناو حاڵەتەکانە چیان بەسەریە چونکی تۆ ئەمە پرسیارێکی تاڕادێک ئەفلاتونیش هەیە لەسەرەوە لە ئێمە کە ئاڵێن یەکێک شتە زانێت
ئەو شتە نابێت شتێکی ڕاستەقینە بزانێت شتێکی واقعی بزانێ یعنی وەڵامەکەشی بڵێ بە شتێکی واقعی بزانێ چونکی ئەگەر واقعی نەبێ ماناوێت هیچ نازانێت بەڵام ئەبێت تۆ بزانێ ئەم شتە چۆن هاتۆتە یعنی چۆن بووە بە واقعی ئێستا ئەوەی کە هەیە یعنی بە چه مەرحەلەیە کاتێپەڕ بۆ شتەی ئێستا ئەنجا لەبارەی شتەکەەوە زانێ و ئەبێ بزانانی مەسەن بۆ نمونە لە حاڵەتی جیاوازەکانە چی بەسەر بێت مەسەن بۆ نمونە من هەواڵ بڕوا بینم مەسەن بۆ نمونە کەسێکی زۆر هادی ئەو زۆر لەسەر خۆیە و یا لالا بینم بەڵام لالا لە شەڕیشە هەروایە یا مەسەن کاتێکە هێرشیەکرێت دەسەر هەروایە ئیترەمە بە هەموو شتەکانی تریش هەر بەو شێوەیە بۆیە یعنی زۆر خوڵتر ئەنەسی مادرۆژ کە باسی لە ڕۆ بایۆلۆژیەکەەوە باسی مەسەلەی کردووە کە مرۆڤ بەم شێوەیە هاتۆتە یعنی پەرەی سندووە بووە بە مرۆڤ سەرەتا لە هینا بووە لە دنیای ئاویە ژیاوە دوای ئەم دنیا ئاویە کاتێککە پاشەخشەی کردو ئاو پاشەخشەی کردو بۆ بە زەوی ئاوای لێ بەسەر هاتووە گیانەوەرەکانی ناوی هین بوو لە ڕووی ئەسترۆنۆمیەوە ئەڵێ ئاسمانەکان تێگەڵەیەکی ساردی گەرمیە یعنی ساردی گەرمی مەبەستی تر لە هەوا و ئاگرە و ئەوەی کە زۆر گرنگە لە لای ئەنەکسیماندرۆس ئەوە بۆ کە مەسەن بۆ نمونە سەیری با بڵێن لە ڕووی ئەسترۆنۆمیەوە سەیری قەبارەی هینەکانی کردووە تەنە ئاسمانیەکانی کردووە سەیری ڕێڕەوەکانی کردووە ڕەوڕەوەکانی کردووە ئەمە تا ڕادێ بە ڕوونیکەمەوە بۆ سێڵم ڕێڕە و ڕاڕە و طبعا ئەنەسیماندرۆس وەکوی کە باسەکرێ یەکەم جار بوو یەکەم کەس بوو کە گنۆمۆنای دروست گنۆمۆنە نازان بە کوردی چی پێڵێن هینێکە با بڵێن ستونێکە دروست دەکرێت سەرێکی چوارگۆشەی وەکو هەرەمی هەیە بە ئینگلیزیژە پێڵێن گنۆمۆن بە کوردی با بڵێن لە پێناسەکەیە تا ڕادێگەوێت بە سەعاتی خۆری یا کاتژمێری خۆری ئەمە چێکایشی گنۆمۆنایەت چییە ئەوەیە کە مەسەن بۆ نمونە ڕێڕەوی خۆر هینەکە ئەخوێنێتەوە مەسەن بۆ نمونە خۆرژمێر زۆر جان بەس ئاخر بەس بەتەنیا بۆ خۆر نەبووە بۆ هەموو هینەکانی تریشووە بەڵام بە دەرەجەی یەکەم یعنی ئیشی لەسەر خۆر کردووە چونکی ئەمە لە چیوە هاتووە لەو هینەی ئەو نمونەی لە تالیسا باسمان کرد لە گۆچانەکە سێبەرەکەمان کرد ئەنەسیماندرۆس بۆی بزانێ ڕێڕەی خۆر بدۆزێتەوە یان مەسەن بۆ نمونە بۆی بزانە مامۆستاکەی چۆن پێشبینی خۆرگیرانی کرد کە خۆرگیرانەکەیەوەی کە تالیس پێشبینی کرد کە جەنگی ماد و لیدەکانی تیا بە کۆتا هات ئەم ڕۆزانستی ئەمڕۆ لە ڕێی تەکنۆلۆژیاوە سەلماندویانە کە فعلەن لە 12/28 585 خۆرگیرانە ڕوویاوە یعنی ئەمڕۆ ڕاست کراوەوە کە خۆرگیران ڕوویاوە ما تەنانەت بابەتێکی یان بە دەقێکی مێژووی نییە و نووسرابێتەوە هیرۆدۆ نووسیوێتەوە چونکی بەس لای هیرۆدۆ تا ڕادەیەک باسیەوە ئەفێکە ئەم خۆرگیران ڕوویاوە و لەو خۆرگیرانە شار ئەی بۆ جوانێتەوە شەڕی لیدەکان و مادەکانیش بە کۆتا هات و ئاشنامایان بەست بۆی بزانێ مەسەن چۆن تالیس یان لەوان بگا بەوەی کە ئێمە بۆی لە خۆر تێبگەین یا بزانین چاودێری خۆر بکەین ئەبێ هینێکمان هەبێت دەستگایەکمان هەبێ بۆی خۆری پێ بخوێنینەوە سروشتەکانی خۆ بزانین ڕێڕەوەکەی خێراییەکەی و قەبارەکانی قەبارەی تەنە ئاسمانیەکان هەموو ئەم شتانە بزانین ئینجا توانین مەسەڵەن قسە لەسەر تەنە ئاسمانیەکان بکەین یعنی لە ڕووی ئەسترۆنۆمی و گەردووناسیەوە مەسەڵەن هینێکمان هەبێ بۆ چوونێک یا فێڕوانینێکمان هەبێ ئەم هینەی دروست کردم گنۆمۆنەیە بۆی چی پێوێ بۆی ئەم ڕێڕەوەی خۆر بزانێت مەسەڵەن بۆ نمونە بۆچیش بەو شێوەیە دروستی کرد ئەگەر ئەمڕۆ دارێک بچقێنین لەوانە سوێنێ دارە لەویان نەبێنێ بەڵام ئەگەر بە بەرد بیکەین یا بە هەر شتێکی تر پێنەوە جێگیر لەبێ لەویان و ئەمڕۆ کە سەیریەکەین سێبەرەکەی لە سەعات 12 با بڵێن
لە شوێنەکە دیاریەکەین ڕۆژێکی تر لەوانەیە مەسەڵەن لە شوێنێکی ترابێت یعنی بە کورتەکەیت لە ڕێگەی هینەوە نا لە ڕێگەی خیاڵکردنەوە نا بەڵکو لە ڕێگەی چەندار دەستێکەوە لە ڕێگەی شتی بە بەڵگەوە شتی مەلموسەوە بەڵگەی مەلموسەوە ئەیویست مەسەن بۆ منە ڕێڕێی خۆر دیاریکە یا مەسەن لەسەر تەنە ئاسمانەکان قسە بکە بە شێوازێکی با بڵێن ژمێریاری و جیۆمەتری یا با بڵێن ماتماتیکی بیەوێ مەسەن لەسەر تەنێکی ئاسمانی قسە بکە و ئەم گنۆمۆنەیەش بەپێی ئەم گنۆمۆنەی کە دروستی کرده بوو کاتێککە گەشتی کردو بۆ سپارتا ئاڵێن ئەم جیاواز لە تالیسکە پێشبینی خۆی جیرانی کرده بوو دەقیقیش بوو ئەم پێشبینی هینی کردووە بوو مەلەرزەی کردووە ئاڵێن تەنانەت هینیشی کردووە ئامۆژگاری سپارتایەکانی کردووە کە لە ماڵەکانیان بێنە دەرەوە ئەم چەند شەوە بێنە دەرەوە چونکی بوومەلەرزەیە ڕوویا و فعلا بوومەلەرزەکەش ڕوویاوە شارەکە بەشێکی شارەکەی سپارتا ڕووخاوە تەنانەت شاخێکیش جا لە یۆنان و شانە زۆر ڕوویە شاخێکیش کەوتوتە ناو ئاوەوە یعنی ڕووخاوە بۆشیەوە بوومەلەرزەیەکی ئەومە بەهێز بووە جا و هینانە ڕوویە جەزیرەیەژیان مەسەنە نیوەی نوقم بۆ کەوتوتە ناو ئاوە تا ئەمڕۆژ مەسەنە شتیوە لە مێژووە لە هینا تۆمار کراوە والحاصل کاتێککە ئەم گنۆمۆنەیە دروستەکە و سەری تەنە ئاسمانەکانەکە و بەپێ ئەو هینەی کە هەی بووە ئەو دنیابینەی هەی بووە کە لەسەر ناکۆتە ئەو شێوازە جیۆمەتریە ئەو جوڵە بازنەی و ناکۆتاییە و گۆییە پێی وا بووە کە مەسەلەن بۆ نمونە هەوا هەمیشە بە دەوری با بڵێن بە دەوری بوونەکانە هەوا بە دەوری بوونەکانە وەکو تێکڵی دار وایە تێکڵی درەخت و ئەم بوونە لە ناوخۆیان ناوچێکی هەیە تاڕادەیەکە ئەم ناوکە و لە زمانی یۆنانیا بە پیریناز ناوێت پیریناز هەم مانای ناوشیشەیە هەم مانای شتێکی ئاگراویشەیە باشە ئەم تێکڵە دارە باڵێن هەواکەیە دەوری ئەم پیریناییە ئەم ناوکەی یاوە و لە هینێکی سوڕێکی گۆیی بازنەییە و خۆریش بەو شێوەیە مەسەن بۆ منە کاتێک کە هەوا بە دەوری ئەم ناوکە ئەسوڕێتەوە ڕاڕەوێک هێڵێتەوە ئیتر ڕاڕەوەکە مەسەن بۆ من ئەگەر بە هینێکی حەلەزۆنی یا مەسەن جێژەڵوکەیەکی هەوایی بە دەوری ئەم بوونایە بێ ڕاڕەوەکە بۆ شێوەیە کە ئەیهێڵێتەوە لە ڕێ ئەو ڕاڕەوە مەسەن تیشکی ئەو ناوکە دەرەکەوێت ئەو ناوکە ئاگراویە دەرەکەوێت ئێمەش لەبەرەوەیە مەسەن بۆ منە خۆرە بینین ئەستێرەکانە بینین مانە بینین لەبەرەوەی لەو ڕاڕەوانەوە تیشکەکانیمان بۆیە بۆ چی یعنی نمونەیە دێنێتەوە کە چۆن مەسەن ئەمە وەسفکە ئەڵێ ئەگەر سەیری ڕەوڕەوەی گالیسکەیە بکەین طبعا ڕەوڕەوەی گالیسکە یەکەم جار هینێکی خڕی هەیە با بڵێن ناوچێکی خڕی هەیە ئەوەی کە شەفتەکەی لەسەر دانراوە لە دوای شەفتەکە چەند خەتێکی تری ئاوا هێڵێک هەیە ئەمە وەکو تیشکەکانی وە دوایش هینێکی تری هەیە وەکو تاجێوە چێوەیەشی تری هەیە بڵێنەوەی تاچەکەیەتی بازنەکەی دەرەوەیەتی چێوەکەی دەرەوەیەتی کاتێککە ڕەوڕەوەکە ئاسوڕێتەوە ئەم تیشکانیان لە شوێنی پانە ناون تیشکانە بەردەوام مەسەن بەملاولایە ئەڵێ بەم شێوەیە مەسەن خۆر تیشکەکانی بەم شێوەیە لە ڕێی ئەم ڕێڕەوانەوە ئەو ڕێڕەوانەی کە هەوای هێڵنەوە تیشکەکان بەم شێوەیە هینەکان بۆیە باسی ڕەوڕەوە ڕاڕەومان کرد چونکی قسەیەکەیە کە گوایە تالیز لە بابلیەکانەوە فێریەوە بۆ کە چۆن جوڵەی خۆر و مام و ئەستێرەکان پێوێ و کتێبی نووسیوە لەسەر یا مەسەڵەن تێزێکی نووسیوە لەسەر ئاسترۆنۆمی و ئەستێرەکان زیاتر بۆ کەشتیوانەکان ئەستێرەکان بکەن بە نیشانە بۆی کە ڕێگەیان لێون نەبێ ئەمە لە بابلیەکانەوە فێر بوون و لە شوێنێکی ترا بە لە بهینی ئەنەکسیماندرۆس ئاڵێ لە فارسەکانەوە هینێکی لا بۆ نەخشەیەکی ماڵێن سەرەتایی یا پرۆتۆتایپی فارسی لا بۆ لەسەر ئەم نەخشەکەی چاکسازی پێکردووە و هینی کردووە قەبارەی مانگ و خۆر و ئەستێرەکان و زەوی دیاری کردووە لەسەر هەموو کاتێک لەسەر هینەکەی خۆی لەسەر ئەو دنیابینەی خۆی کە ئاپیرۆە یعنی یەکەمی سەرەتاکەی ئەوەی کە خۆی باسیەکە
طبعا پۆستەکەش باسم کرد بۆی ئەم نەخشەیە بۆچی ئەڵەن فارسەکان ناڵێن مادەکان چونکی فارسەکان وەخۆی کە هیرۆدۆت باسیەکە حەزەکەم بۆ بڵێم کە ئەنەکسیمادرۆس و ئەنەکسیمێنیس و تالیس هەرسێکیان هاوسەردەمی یەک و تا ڕادەیەک هەرسێکیشیان هاوسەردەمی هەرسێ پاشا مادیەکان میدیەکان کێخەسرە و بەتایبەتی کێخەسرە و فراوەت و ئەستیان باشە و لەو سەردەمانە مادەکان لەو پەڕی با بڵێن دەسەڵات و فراوانیا بوو لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی زانستیشەوە تەنانەت لە ڕووی زانستی تەلارسازی و ئەوەی کە مەسەن چۆن خۆشکەکەی داناوە پاشا دیاکۆ بۆ شێوە زۆر زۆر سەرسوڕهێنەرەکە هیرۆدۆتش باسێکە بە شێوەیەکی زۆر سەرسانیانە باسێکە باسی کۆشکەکەیەکە و حەو دیواری بازنەی بە دەوری کۆشکەکەیە باسەکەوامانە بەڵحاصل یعنی باسی مادەکان ناکرێت باسی فارسەکانە کرێت ئێترەمە نازان بۆچی ئاوە باسە بێت کە لە ڕاستیە ئەکرا مەسەلەن مادەکان ئەو کەسانە بن کە مەسەلەن تالیس و ئەنەکسیماندرۆس یان ئەنەکسیمێنیس و ئەوانی دواتریش کە لێوە فێر بوون تەنانەت لە هینە لەسەرەوەی کە زەوی چ شێوەیەکی هەیە ئەنەکسیماندرۆس دەڵێ زەوی تا ڕادەیەک شێوەی گۆیی هەیە بەڵام تاو گۆیی نا وەکو هین وایە وەکو پایەیەکی هین چین طبعا پای یۆنانی پایەکی خڕە پایەکی خڕی مقەلەمە خەتخەتە نازانم ئەگەر بینی بێتە ئەها تۆزە ئەوە چاڵێکی هینی تایە و ئەنجا ڕێکاییەکەش ئەگەر سەرنجتان نابێت ئەڵێ زەوی لەم پایەچێ ینی لە پایەکی ئاواچێ کە بەرزیەکەی و پانیەکەی سێبەیەکن یعنی پانیەکەی پانی با بڵێن ئەم پایە چینچینە پانیەکەی سێ هێندەی بەرزیەکەیەکی یعنی تا ڕادەیەک شتێکی ئاوامان هەیە پانیەکەی تا ڕادەیەک کە پانی بەرزەکەی ئاوا ئەنجا مەبەستم چی بوو لەمەیە ئەم پایە هینانە تۆم ئەم پایە بە ڕەمزی یۆنانیەکان ناسراوە ئەم پایە خڕە خەتخەتە بەڵام پێش ئەوان تا ئەمڕۆژ مەسەن بۆ ئێمە لە ئەشکەوتی قوسقاپانە هینمانەیە طبعا ئەم پایانە زۆر زۆر لە یەک درەچێت بۆیە بەسیەوە ئەم پایی مادەکان یاوەی خۆمان لە قسقاپانەمانە لە شیرازیش هەمان شێوەمان هەیە کە بە شوێنێکی بەرزەوەیە پایەکمان هەیە لەسەر هینێک وەستا لەسەر بنکەیەک دانراوە بنکەیەکی خڕە دیسان دوای بنکەیەکی چوارگۆشەیە لەسەرەوە شتێکی ئاوا تۆزە پێچاو پێز دانراوە ئەمە لای یۆنانەکانش هەمان پایەک هەیە باشە بەو جیاوازەی کە پای هینەکان مادەکان با بڵێن خڕێکی ساپە یعنی چینچین نییە وەکو یۆنانەکان هی یۆنانیەکان چینچینە بەڵام لە هەندێک شوێنە لای مادەکانیش یا لای زەردەشتیەکانیش موغەکانیش ئیتر وەکو هینێ هۆزێ باسییان کرد یا چوزانن خێڵێک لە ناو مادەکانە باسیەکەین وەکو چینێ بەڵە دز لە هەنێ شوێنە مەسەڵەن ئەو پایامان هەیە کە چینچینیشە یعنی بۆ شێوەیە چینچینە حەزم بووی لە بابەتەکە دوور نەکەینەوە ئەوە لە ڕووی هینەوە لە ڕووی شێوەی زەویەوە ئەڵێ زەوی بەو شێوەیە شێوەیەکی گۆیی هەیە وەکو ئەو پایە چینچینەیە و زەوی لەبەرەوەی کە مەسەڵەن تالی زوودی یەکەم سەرەتا ئاوە کەواتە بێ زەوی لەسەر ئاو وەستادێ یعنی ئاو دەورەی زەویشی یاوێ بەڵام ئەم بۆی لەگەڵ ناکۆتاکایە بیگونجێنیان بیسەلمێنێ بەڵگە بێنێتەوە کە فعلا ناکۆتا یەکەمین سەرەتایە ئەڵێ زەوی لەسەر هین نییە لەسەر ئاو نییە وەکوی کە تالیز باوەڕی وابوو بەڵکو زەوی هەڵواسراوە باشە کاتێکە لێشیان پرسی بوو چۆن زەوی هەڵواسراوە چۆن ناکرێتە خوارەوە یعنی دەچووە هەڵواسراوە ئەڵێ لەبەر ئەوەی ئەم هێزانەی کە هەن لە ناو با بڵێن ناکۆتایە لە ناو گەردوونە ئەم هێزانەیە مەوتمان هێزانێکی هێزگەلێکی یەکسان یعنی ئەگەر شتێ بێنین لەم لاوە پاڵی پێوە بنین و بە هەمان هێزی ئەم لە پاڵیش پێوە بنین ئەوەی تر نە بەلای ڕاست و نە بەلای چەپ هاتووە ئەگەر لەسەر و خوارەوە بە هەمان شێوە بە دوو هێزی یەکسان پاڵی بنین مانایە شتەکە لە شوێنی خوای جێگیر دەبێ
بۆیە زەویشی کردن بە سنتەری گەردوو و جێگیریشە باشە یعنی لەم ڕۆژەوە ئەو بۆچوونە یا ئەو تیۆری کە هەموو شتەکان لە ناکۆتاوە هاتوون لێرەشەوە دیسان مەسەڵەن جوابی ئەوشی پێایەوە کە ئاو یەکەم سەرەتانیە و زەوی هەڵواستراوە تاوان لە زمانی یۆنانی وەکو چۆن لە زمانی کوردیشە ئەگەر هەوا وەکو کوردی وەربگری باشە بڵێن هەوا وشەیەکی کوردیە سەرەکەی وشەکانی ناوەکانی وەکو هەڵواسترا و هەڵ ئەدەم هەمووی ئەو هەیەی سەرەتای هەوایان تایە ئەنجامە لە زمانی یۆنانیشە هەروایە لە زمانی یۆنانیە بە هەواڵەن ئایر باشە لە شوێنەکە باسم باسی هەواکە کە زەوی تا ڕادێ وەکو هینێکی هەیە باڵێن لە جوڵەیەکی جوەلانەییە لە جوڵەیەکی جوەلانەییە بە سەر و خوارەوە ئەوڵێ بەڵام ئەبێت تۆ چقێکە هەبێ بۆی ئەم هینە ئەم جوڵانەییە بکە ئەم جوڵە جوڵانەیان لە شوێنێکی جێگیرە ناڕوا بەم لاولایە جوڵەکەی جێگیرە یەک جوڵی جوڵانەیە یەکات تەواو بۆی هین دروست بێ ئەو با بڵێن گۆڕانکاری وەرزەکان دروست بێ جا بەم بە جۆلانەش لە زمانی یۆنانیە کە مەسەڵەن بڵێن جۆلانەکان پێڵەن ئایرومێ یعنی هەر لە ئایرەکەەوە وەرگیراوە تەنانەت بە هەڵواسینیش پێڵێن مەتێۆر هەر لە ئایرەوە هاتووە کە تا ئەمڕۆ مەسەڵەن بۆ نمونە مەتێۆروشی هەر لە زمانی یۆنانیە مەتێۆروشی بۆ هین بەکارێنن بۆ کەژناسی بەکارێنن یعنی لە وشەکانیشە تا ڕادەیەگەم وشانەکە لێوە هاتوون تا ڕادەیەک بۆ شوەی کە فەلسوفەکان زیاتر فەلسوفە سروشتەکان چەند شتێکیان وتوەوەی کە وتن ئێمە زۆر شت بەکارێنین خۆشمان نازانین لەکوێ وەرمان گرتووە تەوان لێرەوە ئاوا بۆ شوێ هاتووە و ئاڵێ زەوی هەڵواستراوە و لەسەر ئاو نییە و هەموو ئەو شانە ژانی پشتگیریەکەن کە فعلا شتەکانە بێ ئاوا ئیتر نازانم چی ماوە باوەڕ ناکەم ئەوەی کە مەسەڵەن هەندێک لە توێژەکان پێیان وا بۆ کە ناکۆتا مادەیە یا وزەیە یا چ شتێکە تاوان لای ئەنەسیماندۆ زۆر هینی نایەوە بۆ زۆر ڕوونکردنەوەی نایەوە دیاری نەکردووە کە ناکۆتا چییە چونچەکە دیاری کردایە ئەسڵەن لە ناکۆتایی یەکەوە ناکۆتا خۆی یعنی شتێکە دیاری نەکراوە یعنی سەر و بنی نییە سەرەتای نییە و کۆتاییشی نییە و هەموو یعنی ئەم سروشتە ناکۆتاییەژە حکمەکە بەسەر هەموو ئەو شتانەی کە لە خۆیان یەکێ خۆی وەکو تێخانێک هەموو ئەو تێخراوانەی کە هەیەی ئیتر ئەم تێخراوانە تا ڕادێک مەسەڵەن لای زۆرێک لای زۆرێک لە فەلسوفەکانی تر کێشە دروستەکە لەبارەی لەو ڕۆ کە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر تێخان وەکو خوا وەربگرین یا مەسەڵەن ناکۆتا وەکو خوا وەربگرین ئایا ئەو شتانەی کە ئەکەونە ناو تێخانەکەەوە یعنی ئەگەر ناکۆتا وەکو تێخانێ وەربگرین یا وەکو خوا وەربگرین خوا وەکو تێخانێ وەربگرین ئەگەر ئاوا بۆ شوێ بکەین ئەو شتانەی کە ئەکەونە ناو تێخانەکەەوە ئەبن بە بەشێک لە گشتی تێخان و ئایا ئەم بەشە ئەو سروشتە هینەی هەیە ئەو سروشتە ناکۆتایی هەیە لە ڕووی پەرەسەندنەوە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر تێخراوە بکەینە ناو تێخانێکەوە تێخراوەکە سروشتێکی ناکۆتایی هەبێت پەرەسەندێکی ناکۆتایی هەبێت وردەوە دەسێرەکە مدەن لە مدەی فترێکی کاتیە ئەم تێخراوەکە لە تێخانەکە گەورەترە بێت وەکو مەسەڵەن بۆ نمونە چۆن مادەیە کە هەڵەچێت چونچی ئەم هینەی هەیە ئاوا ناکۆتا هەڵەچێت سێرەکەی بەسەر هینەکەشە بەسەر تێخانەکە بەسەر قاپەکە پەرداخەکە هەرچێک گۆزەکە سێرەکەی هەڵەچێتە دەرەوە بەرگەی ناگرێت بەڵام ئەنەسیماندرۆس یعنی لە وەڵامی ئەم گرفتەشە ئەگەر دروست بێ ئەڵە خۆی تێخانەکە یا با بڵێن ناکۆتا خۆی ئەم سروشتە هینەی هەیە یعنی ئەم سروشتە ناکۆتای هەیە خۆشی گەورە هەبێت یعنی چەند تێخراوەکە گەورە هەبێت خۆشی ئەومە گەورە هەبێت بە چەند خۆشی ئەومە گەورە بێت تێخانەکەش ئەومە گەورە ینی ئەوەی کە تێخراوە لە ناو تێخانەکە بەشێکە لە پارچەیەکی یا لە ئەندامێکی تێخانەکە باشە و بۆی هەیە چەندین بەشی تری ئاوا هەبێت کە ئێمە تا ئەمڕۆ ناسی نازانین چییە باسی گەردونەکانی ترەکری ئێمە نازانین چیوەمانە هەر یەک لەو گەردونانە هەیە هەر یەک لەو دنیاانە لەو ئاسمانانە بەشێکی ترن لە ناو تێخانەکەیە یعنی هەر
ئەم سروشتە فیزیکی ئێمە نییە لەناو ئەو تێخراوە بێت لەناو تێخانەکە بەڵکو دنیای تریش هەیە گردوونی تریش هەیە ناکۆتا گردون هەیە ئەوەڵێ و لە سوورەژی ناکۆتای بەردەوامی ژیان و لە ناوچوونان تا ڕادەیە گەمە دواتر لای فیساگۆراسیش زیاتر کەوێتەوە سەر مەسەن بۆ منە دنیا بچووکەکە یا بڵێن دیزاینی بچوو مرۆڤ مەسەلەی هین یەتە ئاراوە کاتێککە تالیسپی هەڵاڵێ بچۆ گەشتە بچۆ بۆ ئەو دووشارەی هین مەمفیس و سۆنیۆ لە میسر و دواتر فیساگۆراس دەچێت بۆ لای بۆ فارسیە ئەو بۆیان پێڵێن چێ بۆ لای میدەکان چێ بۆ لای مووقەکان لێەوە بیرۆکەی دۆناودۆنی هین وەرەگرێت دۆناودۆنی زەردەشتەکان وەرەگرێت بەخۆی لە ئەسڵە یعنی بێرەوە تای مەسەن ئەوە هەڵێنجین کە فعلا ئەم زۆرێک لەم بابەتانی کە باسەکەن ئەنەکسیمانوس و تالیس و ئەنەکسیمێنیسیش و دواتر دیمۆکرۆتۆسیش لە هینەوە وەریان بە فیساگۆراسیش لە زەردەشتەوە وەریان بە چونکی زەردەشت بە هێما و یا مەسەن بە نمونە و مامەسای ئەسترۆنۆمی داهێت لەو تابلۆی ڕەفاع سانچۆشا هەیە وێنەکەی هەیە کە تۆپێکی بەدەستێت لە ناو وێنەکەی ئەوەی سۆڵی ئەفریمۆن ئەوەی بە کۆت کراوە سکراتی تیاوە پلاتۆنی تیایە ئەوەی سەری ئەفلاتونەها ئەفلاتون ئاوای کردو و ئاریستۆتەلیش ئاوای کردووە لەوێ زەردەشتی تایە ئەنجا لە لای فیساگۆراس ئەمە زیاتر معلومە بێت کە فعلا ئەم بیرۆکەی دۆناودۆنە کە مەسەڵەن ئێمە ئەمرین جارێک ترگەینەوە ناو ژیان لای فیساگۆراس سەمان ئەمە بە بنەهی نەکرێت یعنی وەکو تیۆریەک داڕەشێت تەنانەت فیساگۆراس خۆی ژیانەکانی خۆشێ دۆزێتەوە و هینیشەکە یعنی دیاریەکە کە هەموو مرۆڤێک چەند جار ئەژی چەند جار یەتە ناو دنیا و بەو شێوە یعنی تۆزێ هینیان هەیە یعنی هەڵقەبەندیەکەیە لە بینی هەموو فەیلسوفەکانە ئیتر تەواو